لە شاری هەولێر خێزانێک دەڵێن کچەکەیان بۆی هەڵەی پزیشکیەوە جانی لەدەست داوە کە بەوتەی ئەوان پێش ئەوەی کچەکەیان بچێتە لای پزیشکەکە هیچ کێشەیەکی نەبووە. کەیفیە شەهابی تەمەن 40 ساڵ کە خاوەنی 10 منداڵ بووە وە کەسوکارەکەی دەڵێن یەکێک لە منداڵەکانی بردووەتە نۆرینگەیەک بە مەبەستی پشکنین. لەو کاتەشدا داوای کردووە پشکنین بۆ خۆشی ئەنجام بدەن. لە وەڵامدا پزیشکەکە پێی وتووە نەخۆشی تیفۆ گرانەتای هەیە و دەرزیەکی لەو ئافرەتە داوە، بەڵام دوای چەند خولەکێک ژنەکە ڕاستەوخۆ جانی لەدەست داوە. بێ ئەوەی هیچ فەحسەشی لۆ بکەن ئایا ئەو حساسی بەو دەرزی هەیە یان نا؟ لۆی ئەو دەرزی کە لێیاندایە بوویتە هۆکاری ئەوەی کە جانی لەدەستدایە. ئەوەی ڕوویدایە بەخۆی هەر نەخۆش نەبووە، لەگە نەخۆشێک چووە. ئایا ئەوە چمستەوایەک بووە؟ دەرزی لێدا بێ ئەوەی هیچ فەحسێکی زەخت و هیچ فەحسێکی لۆ بکات دەخواساسی بە دەرزەکە هەیە یان نا؟ یعنی پێم وایە ئەوەی ڕوویدایە ئەو دەرزیە تاقیکردنەوە لە سەحەیاتی ئەو ئینسانی بووە. هاوسەری ژنە گیان لەدەست داوەکە دەشڵێت لە دوای دەرزیەکەوە بە چەند خولەکێکی کەم هاوسەرەکەی گیانی لەدەست داوە. ئەوانیش پرسیاریان لە پزیشکەکە کردووە لەسەر جۆری دەرزیەکە، بەڵام بەوتەی ئەو پزیشکەکە وەڵامی نەداونەتەوە، تەنها پێی وتون خێرا بیگەێنە نەخۆشخانەی فریاکەوتن، بەڵام بەر لەوەی بیگەێنە نەخۆشخانە گیانی لەدەست داوە. ئەو ئافرەتە خێزانم بوو هێوارێ چوینە هەوێرەی چون چیراخۆی لەگەر بوو هیچ بەرای نەبوو قانونی لۆ دانابوو دەرزێکی لێدا یەکسەر گاسی میان کرد وەرە بۆچی چوم ڕحیە چوو گوتم ئەوە چ دەرزێکە چییە لێدا گوتی وڵات دەرزی لە دیارە حساسی هەبوویە ئەمن هەلێ دەستم گوتم ئەوە دەمری نابم لێرە عیلاج و چییە گوتم هیچم پێ ناکرێت بڕۆ بیبە هەولێری. لە بەرامبەریشدا وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند سەبارەت بە هۆکاری گیان لەدەستدانی ئەو ژنە لێژنەیەک پێک دێنن. دەشڵێت لە ڕابردووشدا لەسەر کەم تەرخەمی چەندان کەسیان سزا داوە. سزادان هەبووە بە تایبەتیش کاتێکە بکەوێتە بابەتی ئەوەی لەبەرەوەی هەندێک جار هەندێک لەو لێژنانە دەدرێنە دادگا، یعنی لە لێژنەکەی ئێمە دەردەچێت کاتێ لێژنەکە تەوسێ ئەوە دەکاتنکەوە حاڵەتەکە بدرێتە دادگا ئەوە دادگایەک لای دەکات و لە دادگا چ سزایەکی بەسەردا دەسەپێنی ئەو دەگەڕێتەوە بۆ دادگا، بەڵام ئەوانەی لای ئێمەکە لە لێژنەکەمان زیاتر ئێمە لێژنە بڕیارەکان سزاکان سزای ئیداری دەبی. ئەمە بۆ جاری یەکەم نییە بەوەی هەڵەی پزیشکانەوە لە نەخۆشخانەکان و نۆرینگەکانی هەرێمی کوردستاندا هاوڵاتیان دەبنە قوربانی. لە مانجی ئابی ساڵی ڕابردووشدا لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر کچێکی تەمەن 21 ساڵ دوای 15 ڕۆژ لە بێهۆشبوونی بەهۆی نەمانی ئۆکسجین لە کاتی نەشتەرگەریدا گیانی لەدەستدا. شیراز عەبدوڵڵای نارتی، هەولێر.